ئەم کاتتان باش کورتەی هەواڵەکانی کوردستان نێران و جیهانتان پێشکەشەکەم. چارەنووسی دوو هاوڵاتی بە ناوەکانی ڕامین قادری تەمەن 90 ساڵ و خەڵکی جوانڕۆ و ئەفسانە شاهی وەردەشوانی خەڵکی بۆکان پاش ڕفاندنیان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی شەممە کۆمەڵێک لە دانیشتوانی شاری ڕانیە لە هەرێمی کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەستنوویەکانی هەرێم خۆپیشاندانیان کرد. کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری ڕووزبارە ڕۆژی یەکشەممە لە ئاز گۆڕانی گرێبەستەکانیان لە پەیمانیەوە بۆ حەجمی ناڕزایەتیان دەربڕی. لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی خەڵکی شوشتەر بە ناوەکانی عەلی چەعباوی و مستەفا باتوولی لەلایەن نێزارە ئیسڵاتەوە دەست بەسەر کراون. بە وتەیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاوی زیندانی قزڵ حەساری کەراچ لە ڕۆژی پێنجشەممەوە بەردەوام دەبڕدرێت و زیندانیان لە دۆخێکی سەختی بێهداشتیدان. ڕۆژی هەینی مێرمنداڵێکی بەلووش بە ناوی حەبیب غوفران بە تەقە هێزەکانی ڕەژیم لە گوندی سەرحەدی سەر بە شاری زابۆل گیانی لەدەستا. ڕۆژی شەممە کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی شاری فرانکفورت لە ئاڵمان بە پێڕەواڵی هەر شەممە دژ بە سزای ئاعدام لە ئێران چالاکیان ئەنجامدا. هەزاران شارۆمەندی ئیسرائیلی شەوی شەممە لە شاری تەل‌ئاڤیڤ ڕژانە سەر شەقام و دژ بە دەوڵەتی نێتانیاهو دروشمیان بەرز کردەوە. ڕۆژی شەممە 16 پوشبار ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە ئوردوگای جەنین لە کەرانەی باختەری و ناوەندی غەزە بۆرجمان کردووە و بۆ هۆیەوە چەندین فەلەستینی گیانیان لەدەستاوە.